کاری لە ناوچەکە بەگشتیە ینی چاوەڕوان دەکرێتن گۆرانکاریەکانیش ینی بەرەو پێشەوە بڕۆن و شتی من پێم وایە گەورەتریش لە پێشە لەبەرەوەی ئەو نائەدالەتیە کە هەیە ساڵەهای ساڵ دەیان ساڵ کورد تێدا بێبەش بووە لە مافەکانی خۆی ئیمکان نییە ئەو وەزع دەوام بکاتن و لە کوردستانی باشوور ئێمە تا حدێک مافەکانمان دوای 2023 دەستووردا جێگیر کراوە بەشەکانی تری کوردستانیش ئەو خەباتیان بەردەوام دەبیتن و ئەمڕۆ مجتەماعی مەدەنی و وڵاتانی گەورە هەمویان پشتگیری لەو خەباتە دەکەن بە تایبەتی کە ڕۆژئاوا لە شەڕی داعشدا سەرکەوتنەی گەورەی بەدەستهێدا بوو بە پشتگیرێکی گەورە بۆ مەسەلەی کورد لە هەموو دنیادا ئەمڕۆ کوردستان لە بەرنامەی هەموو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا تەنانە وڵاتانی عەرەبیش کە پێشتر ناویان دەدێنە ئێستا تەماشا بکەن باسی دەکەن و پشتگیری لێ دەکەن لە مەسرەوە تا سعودیە تا دەگاتە خەلیج ئەوانە ئێمە پشتگیری لە خەباتی گەلەکەمان دەکەین لە چوارچێوەی ظروفی ئەو وڵاتەی کە تێدا دەژین خۆیان باشتر دەزانن چ ڕێگایەک باشترە بۆ خەباتیان و بۆ سەرکەوتنە ئێمە بەشێکی لە یەک نەتەوە و ئیدانەی هەموو جۆرە پێشرکردنی مافی مرۆڤ و دژایەتیکردن و یاخود پاکتاوکردنی ڕەگەزی ئەنجام دەدرێتنەوە ئەوە لە بەرژەوەندی ئەو وڵاتانەشدا نیە بەرژەوەندی پێکەوە ژیانیشدا نیە ومێد دەکەم ڕۆژێک بگەیتەوە کە گەلانی ناوچەکە یەکتری قبول بکەن